خۆشەویستان گفتوگۆکەین لەسەر هۆکارەکانی دروستبوونی بوومەلەرزە. ئێمە لە باشووری کوردستان لەسەر هێڵی بوومەلەرزەین یاخۆت هیچ مەترسیەکەیە کە باشووری کوردستان بوومەلەرزەی بەهێز ڕووبدا لێرە. بەگشتی هۆکارەکانی دروستبوونی بوومەلەرزە چییە؟ ئایا لەسەر ئاستی جیهان پێشبینی بۆ بوومەلەرزە ئەکرێت یاخود ناکرێت لە ڕووی زانستیەوە؟ ئەم بابەتە گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز پرۆفیسۆر یوسف عوسمان کە بەڕێزیان پسپۆڕی زەویناسین. زۆر زۆر بەخێر بێ. زۆر سپاس. باش بەخێر بێ سەرچاو. ئەو ڕووداوە ناخۆشەی و کارە ساتە ناخۆشەی دوێنێ ڕوویە، یعنی بەڕاستی دیسان پرسیارەکان دروستەکەن لەسەر بوومەلەرزە لێرە و لێ قسە لەسەرەوە کرا پێشتر پێشبینی کراوە یاخۆت نا هەندێک خەڵک هۆکاری دروستبوونی بوومەلەرزە چییە؟ بالەوە دەست پێ بەڵێ زۆر سپاس. سەرەتا با پێناسێکی کورتی بوومەلەرزە بکەین پاشان ئەچمە سەر هۆکارەکانی. بوومەلەرزە بۆ ڕوو ئەدا و بۆ چییە بوومەلەرزە؟ بوومەلەرزە بریتیە لە خاڵی بوونەوەی وزەی قەتیسما و لە ناو بەرژی زەویە. کاتێک کە ئەم وزەیە لە شوێنێکی دیاریکرا و ئەم وزەیە زۆرە بێت کە لە ڕووی زانستی فیزیاوە پێوترێ ماتەوزە، ئەم وزەیەک هەر دەرەچێشی بۆ دەستکەوێ یەکسەر جارێکی ترە بێتەوە بە جوڵەوزە. بۆیە لە ڕێی جوڵەوزەکەەوە ئێمە حەز بەم بوومەلەرزەیەکەین. بەڵام ئەم ماتەوزەیە چۆن دروستە بێت؟ خۆی ئەویش بەرەنجامی جوڵەیە. کاتێک کە پلەیتی عەرەبی یان پلەیتێکی تر ئەجوڵێت جوڵە ڕوو ئەدات، ئەم جوڵەیە ئەبێتە هۆی کۆبوونەوەی وزە لە شوێنێکی دیاریکرا و پاشان جارێک ترە بێتەوە بە جوڵەوزە و بوومەلەرزە. کەواتە دینە سەر هۆکاری بوومەلەرزە. وەکو وتم هۆکارەکەی بریتە لە جوڵە. ئیتر ئایا جوڵە بریتە لە جوڵەی پلێتەکان بێ؟ پلێتەکانی ژەگەر بۆ بینەرانی ڕوونکەمەوە تۆکلی زەوی ئەگەر بێنە پێشچاوی خۆیان تەقریبەی بە سادەی باسێکم، ئەگەر هێلکەیەک بینە پێشچاوی خۆمان هێلکە زەردێنەی هەیە سپێنەی هەیە لەگەڵ تۆکڵە سپێکەی دیوی دەرەوە. ئێمە زیاتر لە تۆکڵەکەی دیوی دەرەوەیە ئەم بابەتە کە ئێمە کۆنتاکتی ڕاستەوە خۆمانەیە جوڵەکە لەوێ ڕۆدا بەڕاستی. بۆیە ئەم تۆکڵە شکاوە، ئەم تۆکڵە شکاوە بە دەوروبەری زەویە شکاون. اینجا ئەم شکاوانە لە هەندێک شوێنە بەریەکەکەون، لە هەندێک شوێنە دوورەکەونەوە. هەموو سەبەبەکەشی وەکو وتمان بریتە لە جوڵە. کەواتە خاڵی یەکەم بریتە لە جوڵەی پلێتەکان. خاڵی دوو کە ئەمە زیاتر لۆکەڵە بۆ نمونە بەهۆی گڕکانەکانەوەیە. کاتێکگە گرگانی ڕۆدا بە تایبەتی لە ئیتاڵیان لە ژاپۆن ئەمانە گڕکاریان هەیە. ئەم گڕکانانە بەهۆی جوڵەی بەردە تواوەکانەوە ئەبێتە هۆی دروستبوونی لۆکەڵ، ینی زەمین لەرزەیەشی بچووک، یاخود بەهۆی داتەپینەوە یاخود بەهۆی ئەوەی تەقینەوەیەک لە شوێنێکی دیاریکراوە کرێت. ئەمانە هۆکاری دروستبوونی بوومەلەرزە. زۆر باشە. دکتۆر باس لە پلێت کرد، پلێتی عەرەبی لە دوێنێ قسە لەسەر ماکرێ پلێتی عەرەبی و پلێتی ئەفریقی و بەس چیە لەمە؟ پلێت وەکو باسم کرد پلێت بریتە لە دیوی دەرەوەی زەوی کە ئەستورەکەی تەقریبەی توێکڵی هێلکەکە توێکڵی هێلکەکەیە بریتە لە ئەستورەکەی لە شوێنێکە بۆ شوێنێکی ترە گۆڕێ. بۆ نمونە پلێتی عەرەبی لەوانەیە ئەستورەکەی 50 کیلۆمەتر بێ، لە شوێنێکی تر ئەستورەکەی 15 کیلۆمەتر بە تایبەتی ئەگەر زۆر ورتری کەینەوە 50 کیلۆمەتر بە قوڵایی بە قوڵایی 50 کیلۆمەتر بۆ خوارە بە قوڵایی. بەڵێ ئەمە کۆنتینێنتەڵ کرا زواتە توێکڵی قارڕەکان بۆ نمونە. بەڵام لە شوێنی تر هەمانە کراسمانەیە لە دەریاکانە ئەمە ئەستورێشەی کەمترە تقریبەی 15 کیلۆمەترێکە بێت. ئەمە بەردەوام لە جوڵەیان ئەمانە خۆی ئەمەیەشە لە باشە زیندوەکانی زەویە ئەبێ ئەمانە بەردەوام بجوڵێن. باسمان لە چینەکان کرد پلێتی عەرەبی و مەبەسمان چێ لەو پلێتەوە ئەوە ڕوون کردەوە. خۆشە بینە سەر باسی ئەو هێڵی کە بوومەلەرزە ڕووەدا لەسەر ئاستی گیان چەند هێڵمانەیەوە بە تایبەت کوردستان نەکەوێتە سەر چی هێڵە؟ بەڵێ لەسەر ئاستی جیهان هێڵمان زۆرە بەڕاستی. ئێستا ئەو زۆر بەهێز و دیار هێڵی گڕکانی بەهێزمانەیە بەڕاستی کە دەوری دەریای پاسیفیکی داوە. ئەمە دایمەن ئەو هێڵانەی کە بوومەلەرزە پەیوەندی هەیە بە ئاکتیڤیتی بورکانەکانەوە. بەڵام لە بێمە سەر کوردستانی خۆمان بەڕاستی ئەم هێڵەی ئێمە هێڵی بەریەکەوتنی دوو پلێتە،
هێڵی بەریەکەوتنی دوو پلیتە کە پلیتی عەربی لەگەڵ پلیتی ئێرانی یاخود پلیتی عەربی لەگەڵ پلیتی تورکی کاتە لە منتیقی خۆمانە بە شێوەیەکی عام باسیکەین سێ پلێتمان هەیە پلێتێکی عەربی تورکی ئێرانی ئەمانە بەریەکەکەون بەڕاستی ئەگەر نمونەیە بێنمەوە بۆ نمونە ئەگەر ئەمە پلیتی عەربی بێ ئەمەش پلیتی ئێرانی بێت ئاوها بەریەکەکەون بەم شێوەیە پلیتی تورکی لەم بینایە واتە پلیتی تورکی لە دوولاوە بە شکاوی دەورە دراوە پلیتی تورکی بۆیە بوومە لەرزە گەورەکان بەڕاستی لە تورکیا مەترسی گەوریان لەسرە لە باکوورەوە بە پلیتی ئۆراسیا دەورە دراوە لە ڕۆژاواشەوە بە پلیتی عەربی ئەوەی کە ڕووی داوە بوومە لەرزەی ئێستا لەسەر پلیتی عەربی لە بینی پلیتی تورکی و عەربیە لە سەر شکاوی بە ڕۆژاوای ئەنادۆڵە اینجا ئەگەر سەیری دابەشبوونی شوێنی بوومە لەرزەکان بکەین لە 2017 لە سەڵاسی باوەجانی ڕوویاوە لە منتیقەی کرماشان بوومە لەرزەیەکە بە دەرەجەی 7.3 ئێستا لە چۆ ڕوویاوە لە غازی عنتاب و نزیشی غازی عنتاب بە 7.8 پلە بزەبت لە شوێنی بەریەکەوتنی پلەیتەکانە لە شوێنی بەریەکەوتنی پلەیتەکان کەواتە ئێستا بۆمان ڕوون بۆ ئەم بوومە لەرزە بەهێزانە لە شوێنی بەریەکەوتنی پلێتەکانایە بۆیە ئەبێ بین پرسیار لە خۆمانکەین ئایا کوردستانی خۆمان ئەکەوێتە سەر ئەم هێڵەیان ناکەوێت بەداخەوە هەردوو کوردستانی ڕۆژهەڵات و باکوور بەداخەوە بە ناو جەرگی ئەم پلێتەیە ئەم شکاویە ئەڕۆن بۆیە مەترسی زۆرە بەڵام کوردستانی خۆمان باشووری کوردستان بەڕاستەکەی تەنها لە هەندێک شوێنان نەبێ هەندێک شوێنی حدودی بۆ نمونە ناوچەی پێنجوێن ئەویش زۆر بەکەمی بەشێشی کەوتۆتە سەر هێڵی بوومە لەرزە بەشێشی ئەویش بیدایەتی هێڵی بوومە لەرزەکە لێرە ڕاستکردنەوەی ئەمێ بۆ هێڵی بوومە لەرزەی باسکەم هێڵی بوومە لەرزە خەتێک نییە کە ئێمە بیچێشی هێڵی بوومە لەرزە زۆنێکە لە بیدایەتەوە دەست پێکات تاکو چەند کیلۆمەترێک لەوانێت تا 15-20 کیلۆمەتر منتیقەی ناوچەی پێنجوێن خۆشبەختانە لە بیدایەتەکەیەتی بۆیە لەوێژ مەترسی کەمانی ناچێتە قوڵایەکەیەوە لەبەرەوە بەڵێ هێڵی بوومە لەرزە هەیە بەڵام ئێمە بە شێوەیەکی گشتی کوردستانی خۆمان ئەتوانین بڵین دراوسێی هێڵی بوومە لەرزە کوێی تر خانەقینەوەترێ ناو بەناو بەڵێ خانەقین من خۆم بەیەشێک لە شوێنە یعنی ئەوانەی کە زیاتر ئەگەری ڕوودانی بوومە لەرزە نەک لە خانەقین لەبەرەوەی خانەقین نزیکە لە هێڵی بوومە لەرزەی چالاکەوە لە ناو ئێرانە خانەقین و بۆچیش لەوێ بوومە لەرزە چالاکە باسی ئەوە شەکەم بەڕاستی بۆچی بوومە لەرزە لە منتیقەی خانەقین چالاکە لە منتیقەی تورکیا چالاکە لای خۆمان تۆزێ خاوە بەڕاستی وەکو وتم ئەم پلێتانە کە بەریەکە کەون کاتی بەریەکەوتنەکەی مهمە کات تا کاتەکە کۆنتر بێت ئەم دوو پلێتە زیاتر جێگیرە بوو بەس لە چییە کۆنتر یعنی کاتی بەرێک بۆ نمونە 40 ملیۆن ساڵ بۆ نمونە ئەم منتیقەی خۆمان منتیقەی کوردستانی باشوور بڵێن بە شێوەیەکی گشتی کە بەشێک بووە لە بەشی پێشەوەی پلەیتی عەربی 40 ملیۆن ساڵ پێش ئێستا بەر پلەیتی ئێرانی کەوتووە 40 ملیۆن بەڵام لە منتیقەی خانەقین لەوێ بەریەکەوتنەکە تەمەنیان تازەیە لە بینی 10 بۆ 20 یعنی ناجێگیرترن لەوێنە 10 بۆ 20 ملیۆن ساڵ بەڵێ 10 بۆ 20 ملیۆن ساڵ لە منتیقەی تورکیاش بە هەمان شێوە 10 بۆ 20 ملیۆن ساڵە یعنی لەو دوانە ئێمە وەکو جیۆلۆجی 10 بۆ 20 ملیۆن ساڵ بە تەمەنێکی زۆر دانانین زۆر نییە زۆر نییە لای ئێمە بە تەمەنێکی تازەی دانین لای ئێمە لە منتیقی خۆشبەختانە لە کوردستانی باشووری خۆمان دوو ئەوەیە تەمەنەکەی تا تەمەنەکەشی کۆن بێت ئەم پلێتانە بەرەو جێگیربوونی زیاترە ڕۆن جوڵەی کەمتر ڕۆدات باشە دکتۆر ڕەنگە ئێستا بینەرێک پرسیارێکی سادە بکە بڵێ 4 ساڵ پێش ئێستا پلێتانە بەرێک کەوتونەوە ئەوەیە سە دیسان بۆ یعنی بوومە لەرزە بووە ئەم ساڵ دیسان بوومە لەرزە بووە و ناو بەناو هەر ئەبێ و ئەمامی 34 ساڵی خۆمانە کە چی دکتۆرەڵێ 10 ملیۆن ساڵی پێچێ 20 ملیۆن ساڵی بەڵێ ئەمە بەردەوامێ بە بەڕاستێکی لەوانەیە باوەڕم وایە بوومە لەرزەی یعنی بەردەوامە لە ڕیکۆردی زەویە ئێمە ڕیکۆردمان کردو لەوانەیە لە 100 ملیۆن ساڵەوە بوومە لەرزە هەبێت بەڵام توندی بوومە لەرزەکە و بەهێزەکەی ئەکەوێتە سەر ئەوەی کە ئەمە چی کاتێک ئەم دوو پلەیتە بەریەکەکەون تا کۆنتر بێت ئەگەری بوومە لەرزەی بەهێز کەمترە بێتەوە کەمترە بێت بۆیە خۆشبەختانە منتیقی ئێمە ماڵین 40 ملیۆن ساڵە
40 میلیۆن ساڵ تقریبی ئەگەر بوومە لەرزەش ڕووبا زۆر لاوازە بێت بەڵام ئەو مەنتیقانەی تورکیا تەمەنیان تازەیاتە تۆ بۆ نمونە شکاویەک باسەکەین شکاویەک لە دەستی چونکە بەریەکەوتنی پلێت وەکو شکاوی وایە تۆ گەر شکاویەک تەمەنی 10 ڕۆژ بێت ئەتوانی بە ئاسانی هەستی پێ بکەیت و یعنی زیاتر مەتی سرداترە بەڵام ئەگەر شکاوەکە تەمەنی 4 بۆ نمونە بەڵێ ئەگیرسێتەوە بە شێوەیەکی گشتی مانتیقی ئێمە بەرەو گیرسانەوە ڕات خاستن کوردستانی باشوور بەڵام بەداخەوە کوردستانی ڕۆژهەڵات و کوردستانی باکوور و ڕۆژئاوا نەگەشتونەتە ئەوەی وەکو تەمەنی جیۆلۆژی بڵین بگیرسێنەوە بۆیە بوومە لەرزە کارە ساتبارەکان لەو ناوچانە زۆرتر ڕۆدەن باشە دکتۆر بەرزترین پێوەری بوومە لەرزە چەند نۆپلەی ڕێختەرە بەڕاستی بەڵێ نۆپلەی ڕێختەرە ئەوەی تۆمار کراوەتە ئێستا یان تۆمار بە زۆری ناتوانم بڵێم نۆپلیانی پلەیەکە دانراوە بەڕاستی بۆ توندی بوومە لەرزەکەیە بەرزترین ئاستی نوۆیە بەس بە زۆری 7 و 8 ئەمانە زۆر تۆمار کراوە بۆ ئەوەی کە ئەوەی دوێنێ ئاستێکی بەرز بوو بەڵێ 7.8 بەڕاستی وێرانکەرە بەڵام چۆن وێرانکەرە ئەبێ ئەمەش هاوڵاتیانی هەرێمی کوردستان چەند ڕاستی هەیە بیزین ئێستا ئێمە ڕوونمان کردەوە کە هێڵی بوومە لەرزە بە ناو هەرێمی کوردستانی عێراقا ناڕات کەواتە ئەوەی ئەمێنێتەوە شوێنی بوومە لەرزەکە چەندێ دوورە لە هەرێمی کوردستانەوە چەندێ دوورە لە هەرێمی کوردستانەوە ئەو بوومە لەرزەی دوێنێ ڕوویاوە لە تورکیا تقریبی چەند سە کیلۆمەترێک لە 600 کیلۆمەتر دوورە لە هەرێمی کوردستانەوە بەڵێ بوومە لەرزەکە بەهێز بووە 7.8 بەڵام هەتا ئەگاتە لای ئەمە ئەو بوومە لەرزەیە و هێزەی خۆی لە دەسەدا بەڵێ هەست بە لەرینەوە ئاکەین بەڵام ئەمە مانای ئەوە نییە ئێمە بوومە لەرزەیەک لای ئەمە بە 7.8 پلە ڕوویاوە یان بوومە لەرزەیەکی تر کە ئەوەی سەڵاسی باوەجانی ڕوویاوە 7.3 بەڵێ وێرانکەرە بە دەوری خۆیان بە چەند کیلۆمەترێکی دیاری کراوە بەڵام ئێمە هەز بە بوومە لەرزەکەکەین و هەز بە مەترسێکەکەین بەڵێ بەڕێزت لە یابان خوێندوتە بەڵێ لە ماوەی ڕابردووە ئەمان بیزەمان ئەیانوە دیابانیەکان لە هەوڵی ئەوەدان پێشببینی بۆ بوومە لەرزە بکەن لە بەرەی ناوچەیوانیش بوومە لەرزە زۆر تیاڕوەیە ینی زانست بە شۆ گەشتووە پێشببینی بوومە لەرزە ئاکرێ وەڵی بەڵێ لەبەرەوەی بوومە لەرزە خۆی دیاردێشی سروشتی کارە ساتبارە زاناکان بەردەوام لە هەوڵان بۆەوەی هەست بم بوومە لەرزەیە بکرێت بەڵام زۆر ڕێگە بەکارهێنراوە بۆ نمونە لە کۆنەوە هەڵسوکەوتی گیانداران بۆ بابەتێکی دیاری کراو یان ئەوەی لە یابان من هەستم پێکرد ئەوان زۆر جۆر احتیمامەدەن بە جۆرێ ماسی پێوترێت کاتفش واتە ماسی پشیلە ئەمە زۆر هەستەوەرن بۆ گۆڕانکاریە لە چینە بەردەکان ناڕۆدەن دراسەیەکی زۆر کراوە یان ئەو بەڕێزەی پرۆفیسۆرێک دوێنێ وابزانم لە ئەڵمانیا گروپێکیان هەیە ئەوانە هەوڵەدەن مەلەرزە بەستنەوە بە بابەتێکی گەردونیەوە ینی زۆر ئاراستە هەیە بەڵام تا ئێستا بزە بتوانێت بوومە لەرزە کاتەکەی پێشببینی بکرێت بابەتێکی زۆر ینی پرۆبابلەتی احتیمالیە لەوەی ڕاست بێت لەوەی ڕاست نەبێت پێشببینیە لێکدانەوەی فەلەکیە زیاتر ئەو پسپۆڕی دوێنێشە لێکدانەوەیکی لێکدانەوەی فەلەشی کردووە بەڵێ بەڵام لە یابان یەک شتیان هەیە لەبەرەوەی بوومە لەرزە کاتێک کە ڕوو ئەدا دوو شەپۆل دەرەچێت دوو شەپۆلی بوومە لەرزە شەپۆلە شەپۆلی پیوەیڤی پێوترێت لەگەڵ ئێسەکەیان کارە ساتبارە تۆزێ خاوە پیوەیڤەکەیان کارە ساتبار نییە و سەریعە ئەوان لە یابان سیستمەکەیان چۆنە دیتێکتەریان هەیە بۆ پیوەیڤەکە کە چەند سەکندێک بۆ نمونە 10 سەکند پێش ئەوەی شەپۆلە کارە ساتبارەکە بگاتە شوێنی دیاریکراو دیتێکتی ئەواکەن بەڵام ئەمە بۆچی باشە ئەمە بۆ وڵاتێکی پێشکەوتووە گیابان تۆ ئەتوانی سیستمی کارەبا شەتداونکەی ئەتوانی شتمی غاز شەتداونکەی ینی ئەتوانی کورە ئەتۆمیەکانی کە بەکارێنن بیکوژێنەوە فریای ئەواکەون بەڵام فریایی ینی لە ماوەی 10 سانیا تۆزێ زەحمەتە بتوانین ڕاستە ینی ماوەکە زۆر کەمە بەڵێ باشووری کوردستان کەواتە ئێستا لەسەر هێڵی بوومە لەرزی مەترسیدار نییە بەڵێ ئەمە شتێکی زانستی ئەمە شتێکی زانستیەک لاکێرەوەیە باشووری کوردستان لەسەر هێڵی بوومە لەرزە نییە و مەترسی بوومە لەرزەی مەترسیدار وەگەوەی کە لە ئێرانیا لە تورکیا ڕوویدا ئەگەرێکی زۆر لاوازە بۆیە ینی نابێت ئێمە بکەوێنە قەلەق و لە ڕاوچەیەکی زۆرەوە بەڕاستی دووش
شتێکی پێویستە هاوڵاتیان بیزان بەڕاستەکەی تۆ بۆ ئەوەی ئێمە بەڕاستی کەوتونەتە ناو دوو بوومە لەرزەی بەهێزەوە دوو بوومە لەرزەی بەهێزەوە بیناکانمان ئەو دوو حاڵەتیان بینیوە چونکە لەوە بەهێزتر لە کوردستان ڕوونایە زۆر زۆر ئەگەرێکی لاوازە و خۆشبەختانە باڵەخانەکان و بیناکانی ئێمە زەرەر و زیانێکی زۆر زۆر ئەتوانین بڵین هەر هیچ ڕووی ناوە چەند درزێک ڕوویاوە لەبەرەوە مەترسی نیە. باشە ڕەنگە ئێستا بینەرێکی بەڕێز بڵێ لە ساڵانی ڕابردووە لە دەربەنی خان چەند وڵاتێک بوونە قوربانی بۆ کاری بوومە لەرزە. بڵێ ئەگەر بینە سەر ئەو بابەتە بەڕاستی ئێمە دایمەن بە گشتی قساکەین. ئەو بوومە لەرزەی کە ڕوویاوە لە ئێران و چەند هاوڵاتێک لەوانەیە زیاتر حاڵەتێکی نەفسی بوو بێت یان لە کاتی ڕاکردنیان ینی شڵەژانێکی دەرونی بوو بێ ئەمە بوو بێتە هۆی ئەوەی ئەو قوربانیانە ڕووبن وابزانم باڵەخانەیەشی ڕوویە باڵەخانەکە وابزانم داڕوخات تەشید نیم بەڵام ئەمە بە شێوەیەکی بە ئیحسای قسە بکەین ئەمانە بە ژمار ناکرێت بەڕاستەکەی کە مقارنەتەن بۆی کە لە ئێران ڕۆدا و لە تووشیان ڕۆیە ینی بوومە لەرزەیەک بە حەوت دەرەجەی 7.3 لە ئێران ڕوویاوە بۆتەوەی ئەوەی چەند قوربانیەشی لەوانەوە بزانام یەک دوو قوربانی بوو بێت ینی ژمارەکە زۆر زۆر کەمە بەڕاستەکەی هەرچەنە ناخۆشە بەڕاستی یەک کەس و ینی ژمارەیەکی زۆرە بەڵام مقارنەتەن بۆ گوڕە بەهێزەی بوومە لەرزەکە توانین بڵین زۆر زۆر سەلامەتینە. قسەی کۆتایی چیە دکتۆر؟ وڵی تەنها قسەی کۆتاییمەوەیە بەڕاستیە بێ هاوڵاتیان لە ڕووی دەرونیەوە لە سەرخۆ بن هێمن بن بوومە لەرزە شتێکی سروشتیە ئەم بابەتە ڕوئەدات دووبارەش ئەبێتەوە بەڵام ئەبێ یەک ڕاستی ئەمە بابەتێکی زانستیە کە کوردستان لەسەر هێڵی بوومە لەرزە نیە نابێ ئەوەنە بشڵەژێن و باشووری کوردستان بەڵێ ینی تۆزێک تەنها حاڵەتی دەرونیەکەیە ئەبێ لەسەرخۆ ئارام بن چونکە ئەتوانن خاستە من کە بوومە لەرزە ڕێوەدا زۆربەی حاڵەتەکان باسییان کردوە ڕاکردنە دەرەوەی یان شتێکە ئەمە بێتەوە هیچ شڵەژان پێویست ناکە بەڕاستی ڕابکرێتە دەرەوە تەنها لە ماڵەکانی خۆیانە لەو شوێنانەیە بمێنەوە کە زیاتر تون و تۆڵترە خۆیانەزان سوچی دەرگایە سوچی دیوارەکانە یان هەر بابەتێکی ترە بەڵام من دڵنیام هەرێمی کوردستان ئەتوانم تا ڕادەیەکی باش بدەمە خەڵکیکە و حاڵەتە نابێتە هۆی ئەوەی کە زیانێکی ژیانی و مادی زۆر لە هەرێمی کوردستان بکەوێت بۆیە پێویستە لە ڕووی دەرونیەوە ئارام بن خەڵکەکەمان. زۆر بەڕێز پرۆفیسۆر یوسف عوسمان پسپۆڕی زەویناسی سپاس بەڕوونکردنەوەکانت سپاس بە زانیارەکان سپاس کە لەگەڵمان ئامادە بوویت. زۆر سپاس.